ڕەوەندی کوردی لە بەریتانیا بە گرنگیەوە باز لە چالاکی کەناڵی پەیام لە هەندەران دەکەن. وێڕای پیرۆزباییکردنیان لە 17مین ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیام، ژمارەیەک ڕۆژنامەنووس و کەسایەتی سیاسی ڕەوەندی کوردی لە بەریتانیا بە گرنگیەوە باس لە ڕۆڵی کەناڵی پەیام لە ئەوروپا و بە تایبەت بەریتانیا دەکەن. پیرۆزبایی دامەزرانی کەناڵی پەیام لە جەنابتان و سەرجەم بینەرانی کەناڵی پەیام دەکەین. کەناڵی پەیام بۆتە مینبەری کۆکێرەوەی سەرجەم دەنگە جیاوازەکان و کەناڵێکی سەرڕاست و ڕازگۆیە، بۆتە شوێنی لێک نزیک بوونەوە و گەیاندنی پەیامی کورد و لە بەریتانیاش جێدەستان دیارە دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتنتان بۆ ڕەخواست. درێغیان نەکردووە لە ڕاستیدا بە پێی توانی ویانە ئەم پەیامە بگێنن، توانی ویانەوە بە ڕەوەندی کوردی و بە دنیای دەرەوەش بگێنن کە خەڵکمان هەیە و باگراوندی کورد و مسلمانە توانیوێتی دەتوانێت خزمەت بکە بە ئەو وڵاتانەی دووهەم کە بۆ خۆیان لێ نیشتەجێن. بۆیە بەڕاستی پەیام درێغی نەکردووە لە گەیاندنی ئەو پەیامە. بە بۆنەی 17مین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەوە گەرمترین پیرۆزبایی لە دەستەی بەڕێوەبەران و کارمەندان یەکەم. ئومێدەوارم وەک چۆن هەمیشەیمە لە ڕابردووەک و بینەرێکە ئاگامان لەم کەناڵە بووە توانیوێتی دەنگ و ڕەنگی خەڵک بگەێنێ بەبێ جیاوازی و توانیوێتی هەمیشە لە مینبەری چینی هەژاران نابێت، لە مینبەری دەنگە ناڕازیەکان نابێت. و ئێمە ئومێدەوارین ئەم کەناڵە بەم بڕوتینە زیاتر و زۆرتر بەردەوام بێت و ئومێدی کاری باشتر و چاکتری بۆ دەخواسی بە جێوەجێکردنی پرەنسیپە میدیایەکان و بە جێوەجێکردنی ئەو میساقانی کە لە بواری میدیایە هەن. و بەتایبەتیش بۆ ڕەوەندی کوردی ئەمە نابێ بیرمان بچێت کە ئێستا ڕەوەندێکی کوردی زۆر لە وڵاتی بەریتانیا و لە ئەوروپا دەژین. بەڕاستی لەم کاتەشا گرنگە کە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی وەکو پەیامنێر و نووسینگەی خۆی بکاتەوە لە وڵاتی بەریتانیا و بتوانێت هەفتانە و مانگانە و چالاکی و کارە گرنگ و باشانەی کە لە وڵاتی بەریتانیا دەکرێت ڕاستەخۆ بیگوازێتەوە بۆ بینەر و بۆ بیسەری کەناڵە بەڕێزەکان. کوردانی بەریتانیا دەڵێن کەناڵی پەیام ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ڕووماڵکردنی کار و چالاکیەکانی ڕەوەندی کوردی و توانیویەتی سەرجەم چین و توێژەکان بەسەر بکاتەوە و بیگوازێتەوە بۆ بینەران و بیسەرانی لە هەرێمی کوردستان. سەرەتا پیرۆزباییەکەین لە یادی دامەزراندنی ئەم کەناڵی پەیام بەڕاستی پەیامێکی جوان ئەگەیەنێ بە خەڵک لە شاشەکانەوە ئەچێتە زۆربەی ماڵەکان، بە تایبەتی بابەتە خێزانەکان، بابەتە ئاینەکان کە کۆمەڵی بابەت و بەرنامەن ئێمە وەکو خۆمان سوودمان لێ بینیون و بە تایبەتی تریش لە ئەوروپا کە ئێمە وەکو خێزان ئەو بابەت و بەرنامانەی کە شیاوی ئەوەن کە تەماشای بکەین و بە خێزانی سوود لە شاشەکان ببینین. کەناڵی پەیامێکێکە لەو شاشانەی کە بەڕاستی ئێمە سوودمان لێ بینیون خزمەتێکەکەن بە جالەی کوردی، بە ڕەوەندی کوردی. ئێمە خۆشحاڵین. 17مین ساڵیادی یادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامدا زۆر پیرۆزبایی لە بەڕێوەبەرانی ئەو کەناڵە و ستافەکانی یەکەم. دەستیان خۆش بێ، ماندوو نەبن. بەڕاستی ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە ناوڕەوەندی کوردیدا لە بەریتانیا لە ڕووماڵکردنی هەموو ئەو بابەت و بڕگانەی کە ڕوویاوە لە بەریتانیا، هەموو ئەو کارانی کە لە بەریتانیا کردویانە جێگەی شانازین بۆ ئێمە. کەناڵی ئاسمانی پەیام ئەتوانم بڵێم تاکە کەناڵەکە گرنگیەکی زۆر ئەدا بە ڕەوەندی کوردی لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. ڕەوەندی کوردی دڵخۆشن بەوەی شاشەی کەناڵی پەیام یەکێکە لەو شاشە ڕەنگین و جوانە ئیسلامیانەی گونجاوە بۆ خێزانەکان بۆ بینینی سەرجەم بابەت و بڕگەکانی. پەیام لە سەرەتای مانگی 12 ساڵی 2008 دامەزرا و بووە یەکەمین کەناڵی ئاسمانی کوردی ئیسلامی و لە کاتی دامەزراندنیەوە بووەتە کەناڵێکی خێزانی و پارێزەری بەهاباڵەکانی ئیسلام و کۆمەڵگە و خەمخۆری تەواوی چین و توێژە بەشخوراوەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان.